تەواوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت هاوشان لەگەڵ تیمەکانی کارەبا و تیمەکانی تایبەت بە بڕینی زێدەڕۆیی لە نێو هەولێر پایتەختی هەرێمی کوردستان ئێمەش وەکو تیمی باسی ڕۆژ و کوردستان 24 لەگەڵ ئەو تیمە هەڵدەستین بە چۆنیەتی بڕینی ئەو زێدەڕۆیانەی کە پێی دەگوترێت لەسەر ڕێگای پیرمان مەسیف ڕێگای مەزرعەکان کە لەم ڕێگایەدا ڤێلا و کۆشک و خانی گەورەی بەرپرس و دەستڕۆیشتانی تێدایە ئیدارەی پارێزگای هەولێر بۆ جێبەجێکردنی بڕیارەکە لەم شوێنەدا دەستی بە جێبەجێکردنی بڕیارەکە کردووە بابزانین ئەم هەڵمەتە چۆن دەست پێ دەکا و کێشە و گرفتەکانی بەردەمی بە چ شێوەیەکە. ئێستا ئێمە لە یەکەم کۆشکەوە تیمی کارەبا دەستی پێ کردووە ڤێلایەکە کە مەزرعەیەکی زۆری هەیە وەک دەبینین محاولەیەکی کارەبا لێرە ئێستا تیمی کارەبا خەریکی پشکنینن بە پێی زانیاریەکان باسدەوە دەکرێت کە ئەرە جەماعەت ئەوە سەرپێچیە بوو باشە پێیان وایە کە لەم کۆشکەدا سەرپێچی نییە بەڵام ئەوەی کە جێی سەرنجی منە محاولەیەک بە تەنیا یەک محاولە بە تەنیا بۆ یەک خان و بۆ یەک مەزرعەیە بابزانین ئەمە لە ڕووی قانونیەوە مافی خاوەن ئەو مەزرعەیە ئەو کۆشکەیەکە محاولەیەکی تایبەتی هەبێ ئەوان دەڵێن مۆرەکەی دەستکاری نەکراوە سەعاتەکەی یاسایی بووە هیچ کێشە و گرفتێکی نییە ماوە بڵێم زانین بۆ هەر خانوویەک کە خاوەنی مەزرعە بێ ئایا دەکرێت محاولێک بە تەنیا بۆ خۆی بەکار بێنێ یاخودنا. دو خطك السير ما تقدر دي تاعك تو اي لسه على الراويه او خاني يعني خطك تجاوز ليرة شو تاولاي دبي الين راه بواتي عندك باشا موركي دسكاري كرايا يعني موركاي تو موركي تو هردو مور هر صار مور تو مور استكاش تو بس يعني تاكيد دسكاري موركان به الشوي من نكراوا تنسى اربيل هرستو هشتاهشت ركودكي كودكي ايوه يعني هر مورك كودي خوي هي هر مورك استاكلير هرستو هشتاهشت دبي لسيدك يك رقم هبي لسري او عادي فاسي بس الي رئيس هر فلوشارك رقم خوي هي كوايا تزوير كدني زحمتها بس هي دكاتو هي دسكاري موري دكا هي دكاتو هي وي دكا رقم هي صدمك لبازار دفروشا مورك دفروشا مورك رقمك بلايزك هبو دروس يعني لازم شي دروس يعني كردو دروس يعني كردبو اري والله او رقم انا اتسلت فلوشاري شي بعد هبو يسرش يعني دروس كردو يسرش اري والله يسرش استا اول شيء بس هذا هو شهان انا امي بازو مامريك محافظة وفلوشياري ووزارة الكهرباء أنا باش سبارات بوخت هالشي بوخت أو خط إستوى قليل بس خطك مال السرية هي أو تبي تاكل كاتو أو دو خطك كيد كاتو ده شيء هذا تاتي روشتي أهر روشتي شو تاولاي شو تا لنا مزرعي باش أول اسم محاولة شو ورجي ده محاولة خوي هي
مام حاجی چۆنی باشی حاجی جان ئینشاءڵڵا هەر باش بی ئەوە کارەبایەکە دەڵێنەوە هاتووە ینی ئەوە ئێرە تەجاوزەوە والله کاریش پێم گوت بە خۆزە پێت گوت بوون ئەرە بەقڕە گوتە تەجاوزە ئەرە وڵاتەوە خەرسەکە سەعاتی نییە کە سەعاتی نەبێ ئەمن بۆ سیزی ئەتو لێرە چکاری والله لێرەکەم ئەم غرفەی جامێ یعنی ئەو وەکو یارمەتی کارەبایەکەی ئەرە والله باشە ئەوە دەبتە چی تەجاوزە تجاوزە ئێستا دەیبڕنیەوە دەیبڕی. مەقەسی لێ دەدەن بەڵێ لەو خانوە دەدەن یان لە تەواوی خانوە ئەوە لەو لا لێدن محاولەکە کامل دێن نەخوارێ کامل دەین کامل نەخوارێ. دێن نەخوارێ پاشەوەی دەرکەوت لەم خانوە و لەم باخچەیە کە کۆمەڵێک دارزەیتونیشی تێدایە و محاولەیەکی تایبەت بەخۆی تێدایە دەرکەوت زێدەڕۆیی کراوە لە کارەبا تەجاوز کراوە تیمەکانی کارەبا ئێستا هەڵدەستن بە هێنانە خوارەوەی فیوزی ئەو محاویلەیە واتە کارەبا لەسەر تەواوی ئەو مەزرعەیە دەبڕێت تەواو کارەبا دەبڕێت باشە بەس ناتوانن فیوزەکەی لێدەنەوە دواتر فیوزەکەش بە تیمی کارەبا دەڵێن برادران دەڵێن فیوزەکە لەگەڵ خۆمان دەبین بۆی نییە جارێکی دیکە بەبێ وەرگرتنی ڕەزامەندی وەزارەتی کارەبا بەڕێوەبەرەتی کارەبای هەولێر جارێکی دیکە کارەبا بگەڕێتەوە ئەم خانووە یاخود ئەم مەزرعەیە. ئێستاوانەتان لێ کردەوە فیوزیتی ئەوە هەر سەفیزمان فازی کردە و کارەبا نەما. کارەبای نما باشە بەس ئەوە لە بازار نێبی کردەوە لە بازار هەیە بەڵام بۆ دووەم جای کارەبایەکەی حادەکاتوە ئێمە تەنسیق لەگەر کۆنتترۆل دەکەین کارەبایەکەمان بۆ فەسکەین ئەمە لە زەخت حالەکەی کارەبایەکەی دەبڕین هیچ کەسێک نانجی ناتان لێدات ینی لە دەوێت پێ هەر بە پێ یاسا هەر دەبی سەردانکە حالیتکەین هیچ علیتکەین نیە. ئەمە هاتوینێتە مەزرعەیەکی دیکە خانوویەکی دیکە کە باخچەیەکی زۆری هەیە بە هەمان شێوە لەم مەزرعەیەش محاولەیەکی تایبەتەیە تیمەکانی کارەبا ئێستا محاولەکە پشکنینی بۆ دەکەن با بزانن ینی بزانن زێدەڕۆیی کراوە یاخود نەکراوەرێ چیتان بینیوە چیتان نەبینیوە ئەوە بەخۆی تەمەشای هەموو ڕقەمی لەسرە هەموو تەبعیمەی لەسرە مۆرەکان دەڵێ هەمووی ڕقەمە باڵێ بەس ئەوە بێ ڕقەمە ڕقەمی نییە هیچ ڕقەمە ینی ئەوەش تەجاوز کراوە هیچ ڕقەمەچی ئەوەش تەجاوز کراوە وڵات چێ بخۆی ها مۆری خواری ڕقەمەکەی چەندە 332 بەڵێ. وازعی وا دیارە وازعی دیارە. لە دوو ڕاتتان بخین باشە ئەو مۆرش بەس مۆری سێ تەمەشایکە هیچ ڕقەم ناوە چ سەنە تێلەکەی مەشقەدە هالی نادرێ بە ئەوەی ینی 100% تەجاوزە مۆرەکە باشەوە تێ. چەند ئەمپێری بە تەجاوزەوە چوو بەس پێم بڵێن چەند ئەمپێرەوە ئەوە دیار نیە محاولەکە بەس ئەوە محاولەیە تریفێسە؟ ئەوە تریفێسە محاولەیە ینی ئێستا بۆ نمونە ئەگەر بتەوێت ئەو محاولەیە بەکاربێنی چەند کارەبا دەدا ئەو محاولە پەنجاییە چەندە ئەوە چەند کارەبا؟ یەکفی سەتە ئەوە تقریبا ئێستا قاتعەکەی 250 ئەمپێرە 250 فێزی 250 هەر فیوزی بە خۆی چەند فیوزە؟ سێ فیوز بەڵێ. ینی 750 ئەمپێر هەموو لەسەر سعاتی دەکا لەسەر ساعتی ساعتەکەشی دەستکاری کردی کرا مۆری سەرێ کەوایە ئەوە ساختەیەکی گەورەیە سەختەیە بەڵێ ینی ئەوە تەواو تەواوە باشە ئەو مۆرە کە دەستکاری دەکەن خوێندنەوەکەی ڕادەگرن خوێنە ڕادەگرن سعاتی ڕادەگرن خوێنەوەی یعنی پورتفێل زۆر لەگەڵ هەموو دەکرێت. شتێکی لەگەڵ باشە هەیە زۆر ئەوە کێشەیە ئێستا زۆر کەس ئێستا تۆ هۆی ناکەوە لە دیوی ژۆرێ فێزی ڕدەگەێت ئێستا سێ فێز بەخۆی دێتە ژۆرێ کە ئەو فێزە هاتە ژۆرێ ئەو فێزت کە بڕی ئەو کۆیلەک ئیش ناکە مانەتان لەسەر یەک قووەتی کامل بەبێ سعات بەبێ سعات بسوڕێتن ئەو مۆرە دەکەێتەوە دەتوانی کارەبا بەکاربێنی و بەبێ ئەوەی نابخیتەوە کوژ لە بەچیە دەبێت سیتیەکان هەر کەسە و سیتی معاولە خۆیە ئەوە چیە کۆیلە خۆیە بەڵێ. یەک کۆیلە قەپاقم یەک کۆیلی لە ژۆرە قوتکە مانە ساعتەکە ناخیتەوە ئەو کۆیلە زیاتر کارەبەر دەباتن و تۆ
ئێمەش دای خۆمان تەسویر دەکەین تەسویر دەکەن تەسویری خۆشمان دەکەین ئەو کاتێ یعنی بەڵگەکان هەموو بەڵگەکان لە لای خۆشمان دەمێنێتەوە بۆ ئەوەی هەر کەسێک کە گلەی هەبوو پێ بەڵگەوە پێی نیشانی خۆمان هەیە بە بەڵگە دوێنێ ئەین تووشی ئەو مشکلەی بووین ئەو مشکلەی بوون کابرا گوتی تەزاوزم نەکردێت یعنی هەندێک جار دەڵێن نەمان کرد نەماکردێت دۆلاراوی گوتی کاکە سعات میج ئایبینە گوت مەج ئایبینە مۆرەکەی خوارێک کرد بۆ ناوی فێزە ئەوەکانی سرکێتەکانی هەمووی گۆڕی بەخۆی 32 موافقەیە بە هەموو برێک خودی کرد کە 62 ناوی سرکەکانی گۆڕی بوو بەڵێ ئەو مۆرانەیە کەوای ئێوە بە بەڵگەوە دەکەن دوێنێ وەسمان کرد داشمانەوە گوتمە کاکە ئەوەی تو ئەوە دەکرێت هیچ قسەی دەستان خۆشبی باشە کەوایە دەرکەوت ئەم محاویلە گەورەیە 750 ئەمپێر کارەبا ڕادەچێشێ خاوەنی ئەم ڤێلایە یان ئەم مەزرعەیە دەستکاری سەعاتەکەی کردووە مۆرەکەی کردووە تیمی کارەبا دەڵێ ئەمە سەرپێچیە کارەباکەی لەسەر دەبڕین و بە ڤیددیۆش تۆماری دەکەین بۆ ئەوەی بەیانی خاوەن ئەم ڤێلایە بێتە دایرەی کارەبا مڕاجعە بکە نەڵێ خوا نەخواستە دایرەی کارەبا غەدرم لێ دەکا و من تەجاوزم نەکردووە. حەچیم ئەوەی کە من تێبینیم کردبی لە هەر ڤێلایەک محاویلەیەکی تایبەتەیە زۆر جار کاکی جوتیار دەڵێتە من کاکە من ئاردمێ خزمەتی ئەو وڵاتە دەکەم محاویلە نییە بۆ من بەڵام لێرە هەریەکە و محاویلەیەک دەبیندرێ مەسەلە چیەمە؟ وڵاوە کا کامەرە ناوانە پێشتر ڕایان چێشەیە بەڵام ئێستا باری کارەبانی بە خۆت دەزانی لۆدی زۆر لەسرە کارەبا بەڵام ئەو کاتێوانە ئەو محیلانیاندانێ ئەو کاتی لۆدی کارەبا زۆر کەم بووە ینی ئەو کات یاسایی بۆ یاسایی بەڵام ئێستا لۆ لەسەر قوبول لەبەرەوە لۆدی هەیە لۆدی کارەبا زۆرە ناتوان نایدن زۆرە هەتا ئەو ڤیدەنە تا دەبی محەتاتی دەدابندرێ ڤیدەراتی لە دەربچی لۆدی کارەبایەکە دابەزێن ئەو دەتوان باش ئێوە لە پێشودا هەڵمەتان دەست پێ کرد بوو پار پێرار نازانم چی تووشی کێشە دەبوونەوە بەتەکیید زار بەزار توش دەبوو بەڵام ئێستا من هیچ نابینم کەسێک نییە بڵێ کاکە بووە دەکەن یانە خەڵک هاوکارە چی مەوسۆ وڵای خەڵک هاوکارە و بەڵام ئەو هێزەشمان لەگەرە بەڕاستی بەسەراحەت ینی خەڵک لەبەرەو هێزە ناوێریتن ینی مەوزۆ مەبەست لەوەیە خەڵک دەزانی جددیە ئەم جارە ئیشەکە جیاوازی ناکرێت کاچە خەڵک هاوکارە پێشتر تووشی کێشە دەبوونیەوە چ دەبوونیەوە واللهی لێ نەدەگەڕان بینە ژۆرێ کابرا هەڕەشەی لێ دەکردین یان ئێستا ئەمە ئەوە بە زێڕەوانیمان لەگەرە کە لە ئەعلام براو بیتەوە کەس قسەی ناکە تا ئێستا ینی بەرپرس بێ بەرپرس دەرگاکان کراوەیە دەرگاکان کراوەیە ئێستاش بەخۆت دەبینی یەک بەرپرس زێرە نیە هەمووی عرەسەکی دانایە و دەڕواتن ئەوەش کە مۆری سەری دەستکاری کرایە کارەبای بازرگانیان گرانترە هەمووی عەدادی دەینە خوارێ یان بە ئەنقەز بەدەستکاری دەکەن بە ئەنقەز بە تاکید بە ئەنقەز دەستکاری دەکەن قورسی دەکات مۆری سەری بکە بەکەی قورسی دەکەی و فێزەی خۆتکە بەکەی خۆتی باشە ئێستا ئێمە هەڵمەتەکەمان بەردەوام دەدەین جێ نادەین بەوەی چێی شێنیە دەڕۆین هەر هەمووی بێتە سەر ڕێگامان بە یاسا جێبەجێ دەکەین بە نەرمنیانی قسەیان لەگەڵ دەکەین و ئیش خۆمان بە نەرمی لەگەڵیان دەکەین بەڵام جیاوازی بە کەس ناکەین ئەوە چێەوە براوە ئەوە تازە لیان کردەوە ئێستا نوێ کارەبا تەجاوز چێوە چوە ئەوە ئەها ڕۆیشتە چیتۆ بن ئەو سێمەچێت ئەو مەزرعی ڕۆیشت بێ دیار نییە ینی بۆ ئەو دیار ئەوە خەتیان گۆڕیتەوە کاکەشیمەوە تەجاوزە بەڵێ ئەوە تەجاوزە دیارە کاکە یەک دقە کاکە زانە نوێ تازە بڕایەوە لەگەڵ هەڵمەتە ینی هەر پێشەوەی ئێوە بگەنە چێوان کاکەوەی ئەوەی هەمووی دەربیناتە دەگەوە جادە هەر هەمووی دەربین کەوایە تەجاوزێکی تازەمان کەشف کردەوە
تەجاوزی کارەبا زێدەڕۆیی کارەبا لێرەدا زۆر جیاوازە لەگەڵ شوێنەکانی دیکە کەسێک ئەم کارەبایی دزیوە لەم مەحاویلەیە پاشەوەی چەند مەترێک 200 مەترێک کێبلی ڕاکێشاوە ئێستا هاتۆتە شوێنێکی تر بابزانین ئەوە چیە ئەو وارە چێوە چوە کاکەوە معاولی ڕاکێشایە بەناو مەزرایات بەناو مەزرای بەناو مەزرای دوو جادەی بڕێ ئەجل و ئۆبەری ینی لە ژێر جادێ ڕئیسی پیرمام بەڵێ بەڵێ بردیتی ئەو بەری بردیتی ئەوبەری تەماشاکە ئەوەشیان بردی ها ئەوەشیان ئەوەش وایرە چتکەیە ئەوە دوایشکە ئەوە ئێستا لەو بەری محاویلەکەیە بە هەمان شێوە باشە وا دیارە بابتیمە ئەوبەری تەماشاکە دەوایەوە دەتانوێت بزان سەر چاوەکە بەڵێ بەڵێ باشە ینی کاری لەم شێوەیە سزاکەی چییە؟ والله سزاکەی ئەوە زۆر قورسە و سزا قورسەوە زۆر قورسەوە هاوڵاتێک دەبینی بێرەدا دێ کارەبا لێ دێدا یان مەترسی لەسەر زۆر ژیانی مەترسی هاوڵاتی لەسەر شێ فەرمو ئەوە بریندارە ئێستا ئەوە بریندارە ئەوە بریندارە ئەوە کەمون تەبتە کارەبا ئەوە لەگەڵ باران ئاو زێراب ینی ئاوی زێراب لەگەڵ کارەبای ڕەبت کرد ڕەبت کردیە لێدا ئۆڤەرلۆد بە معاولی دەکە معاولی دەتەقینی پێم بڵێت و باستانەوە کرد ینی سەرپێچیەک وابزانم بۆ یەکەم جارشتی وا بکرێ لە مەحاویلەیەک دێ دەچێتە ئەو بەری جادە لە ناو مەزرا بەحاویلەکە چی بەسەرات والله ئەو معاویلە ئەلێرانەیە کارەبایەکەی فول نەکردیا هەر کەسە و لۆ خۆی بردیت یەک لە ئەو لای لۆ یعنی ئەدێ ئەو پێوەرە چییە؟ ئەو پێوەرە هەر پێشترێ ڕاوەستاوە و تەرچیا کردیا یعنی یەک محاویلەی گەورە کارەبا دەدەزرێت دەدزرێ یەکیان لێرە لە بن مەزایەکان دەڕوا لە ئەو بەری زادە هاتەم ئەبر شارع دوو سادی دەبڕی دەستا و دوی یەکەش لە ئەو لای دەڕواتنەها تەماشایکە ڕێک لە ئەو لای دەڕوات یعنی دزیرەکەی ئەوە نییە یەک خانی بی دوو خانی بی سێ خانی بی بە کەیفی خۆیان بردیت بە کەیفی خۆیان ئەوە باشە خاوانەکەی سزایەکی توش دەبێت والله سزایەکەی ئەوەیان دەبی قورستترین سزای بدرێتن لەوەتەی هەڵمەتی بڕینی کارەبای زێدەڕۆ دەستی پێ کردووە یعنی تا ڕادەیەک هەندێک لە سەرپێچیکاران ئەو کارەبایی کە بە تەجاوز ڕایان کێشا بوو بڕیویانە بەڵام ئەوەی کە جێگای سەرنجی من بوو ئەوە بوو یەکێک لە هاوڵاتیان خۆی گەیان بە تیمی کارەبا لەگەڵ کاک حەشیم و بەرپرسی کارەبا ئەو هەڵمەتە قسەی کرد گوتی تەجاوزێکی گەورە هەیە پرۆژەیەکی گەورەی نیشتە جێبوو پرۆژەیەکی گەورەی پرۆژێکی گەورەی گەشتیاری کارەبایی بە تەجاوز ڕاکێشاوە واتە ینی تەجاوزەکە تەجاوزێکی بەسیت نییە بەڕاز ئەمە تەجاوزێکی بەسیتە ئەمە گرمەی ئەمە ئێستا حساب کە کارەبای یەک معلەی گەورە لە شاری هەولێر دەبات کە شاری هەولێر ئێستا 4 ساعت کارەبای هەیە معقولیە شارێکی گەشتیاری بە کروس کێبلی هینایەتی بە 4 فی 95 هینایەتی هەر قاتعی 630 ئەمپێر سێفی 630 ئەمپێر یعنی دەکا کارەبای دوو معلەی لێرە تەوزیعی کردی کارەبای بە تەجاوز بە دزی بەقەت گەڕەکەی هەولێر ڕاکێشاوە ینی زۆرە زۆرە گەلە زۆرە معاویە خۆشی لەو دیویە ئەو هینایەتی ئەو ئەوەیدانایە کارەبای خۆی بە ئیش ناکەی ئەو ئەوە چەند ئەمپێر دەدا 630 هەر قاتعی 630 630 ئەمپێر دەدا یعنی هەرچاوی 630 یعنی حساب بکە 2000 ئەمپێری زیاتر دەدا 2000 ئەمپێر زیاتر 2000 ئەمپێر زیاتر ئەتو هەر گەڕەکەی هەولێر 2000 ئەمپێری دەڵی تەجاوزە چۆن تەجاوزە ینی سعاتی هەیە سعاتی نییە هیچ پێوەری نییە هیچ پێوەرە کشتەچی نییە ئەو بەخۆیەکەی ڕای کێشاوە یەکسەر ڕەبتی کرد یەکسەر ڕەبتی کردیە معاویلی خۆشی لەو دیویە سعاتی خۆی لەو دیویە ئەوەی هینایە نازانانی ئەو زەکوی هینایەتی چێل و هینایە ئەوە بە هەندەسیش ئیشەکان کرا لێ دەبی یەکەچی هەندەسی لەگەبی یەکەچی فەنانی ئەوەی لەگەبی کە ئەو ئیشەی بکەلوی ئەگەنا ئەو ئیشە بە من ناکرێت بە یەکەشکە ناکرێت ئەو ئیشە زەخمانە زۆر بەجوانی ئاسایی نییە سەرپێچێکی ئاسایی نییە.
کاکەچم چیتان بینی لەم پرۆژەیە وەکو نرم تیمەکانمان تەمەشایان کرد بە دوای تووسکێبلەدا چوین ئەو تووسکێبلە ڕۆیشتێ لە بۆ ئۆفیس و لە بۆ دووبیرە ئاوشتووە وەکو مەفرەزەکان چێشا بخۆم نەچوومە سەری دیارە بێ پێوەرە و تەجاوزە پێچێ بڵێ باشە ئیجرات چی دەبی کارەبایەکان لێ دەبڕن هەمووی نا بەس ئەو تەجاوزەکەی ئەو تەجاوز. بەڵێ ئەو تەجاوزەکان هەمووی دەبڕین باشە سزاکەی چی دەبی سزاکەی وەڵاوەن دەبی سەدانی دایرە کارەبە بکەن وەکو پێمان باسمان کرد پێشتریش حیسابی 2 ساڵێن لێ دەکرێت بە پێی ئەو ئامێرانەی هەیتی کارەباتان زۆر ڕاکێشاوی مهندسەکە دەڵێ کاکە دنیای کارەبای ڕاکێشا ناشتیوانی ئەمە هەر شتێکمان ڕاکێشەوە لێرە هەر کێبلێک هەر محاویلەیەکدانراوە لێرە هەمووی موافقی حکومی موافقەیە هیچ شتێک بێ موافقە نەبوو ئەگەر ئەو تووسکێ دەڵێ موافقەم هەیە کاکەوە ئەو تەجاوزم نەکردو نانا ئاخر دووشتی لە یەک جیایە ئەو موافقەی وەگرتێ لە بۆ شۆقەکان بەڵام لە بیرراوەکان وەرتان گرتێ موافقە من بەڵگەم هەیە من کە ئەمە 2 ساڵە بە دوایدا چوونی بۆ دەکەم من داوای موافقەی دەکەم دەڵێم کاکە وەرن موافقەم بدەنێ بۆ ئەوەی پێوەەر ببەستم موافقم نادەنێ موافقم نادەنێ موافقت نییە موافقم نییە پێویست بیت مەجبورم دەبی ڕاکێشم وا پێی دەڵێم کاکە کتابم هەیە بەڵگەم هەیە 2 ساڵەش 3-4 دانە کتابم داوە وەرن موافقم بدەنێ پێوەرەکەی ببەستە پارەی خۆت وەرگرە ئێکە نامدەنێ من چی بکەم شتێکی تر بووینە دەڵێن کاکەوە تەنانەت پارە لە خەڵکەکەش وەردەگرن پارەتان نەداوەتە حکوم شتیوانە بەو شێوە نییە هیچ شتیوان کاکچیم دەڵێ بەخۆ لەگە من نازانم ما تو لەگە هاوڵاتێک کاتگوتی شتە چوە هەیە لێرە خۆت بەخۆ لەگەڵمان بووی نازانم هاوڵاتێک و لێرە گوتی پارەی کارەبای حکومی لەمە وەردەگرن زۆر باشە هەمووی ئەوەی کە دێ پێوەرەکان دەخوێنێتەوە وەسڵ بۆ ماڵەکان دەبە ئەسلان ئێمە پارەتان داوەتە حکوومەت خۆیان پارە دەدەن ئێمە ئێوە وکە ئەوانە هاوڵاتی پارە دەدات بەش کۆمپانیا نادات بە کۆمپانیا ئەمانە ڕاستە خۆ دەدەن بە دایرەی کارەبا نادەن بێ پارە وەرگیراوە نازانێەوە نازانێەوە پارەوە نەگیراوە ئێستا ئەوانە ئەمە بە خۆمە 3 زاراتنی تا ئێستا پارە وەرنەگیراوە پارەی نەدراوە ینی لەم پرۆژەیە پارە نەدراوە پارە نەدراوە باش عادی ئەوانە گوتان تەجاوزە ئێستا دەڵێن یە خەت تەجاوزە چیتان لێ بینی والله تەجاوز ئەوە بە خۆتان دیتان تەسیتان هەمووی تەجاوزە ئەوەتە دەچێتە سەرپێچیەوە سەرپێچیە 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 هەڵمەتەکە هەڵمەتێکی فراوانە زۆر جار ئەوانەی کە زێدەڕۆییان کردووە دڵخۆش نین بە و هەڵمەتەی کە وەزارەتی کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە هەندێک جار تیمەکانی زێرەبانی تیمەکانی پۆلیسی کارەبا تیمەکانی کارەبا کارمەندانی کارەبا ئەندازیاران بەرپرسان ڕوبەڕووی گرفت دەبنەوە بەڵام ئەوان دەڵێن ئێمە سوڕین فەرمانمان بۆ هاتووە لە ئەنجومەنی وەزیرانەوە لە بەرپرسە باڵاکان جیاوازی ناکەین لە نێوان فەقیر و لە نێوان دەوڵەمەند لە هەر شوێنێک سەرپێچی هەبێ تیمەکانی ئەوان دەگەنە ئەو شوێنە و ئیجرائاتی یاساییان لەگەڵدا دەکەن لە کۆتاییشدا وەزارەتی کارەبا دەڵێت باشتر وایە هەر هاوڵاتیەک سەرپێچی کردووە لە ئێستاوە سەردانی بەڕێوەبەراتەکانی کارەبا بکات پێش ئەوەی تووشی سزا و لێپرسینەوە بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێت.